وابزانم گۆرانێکیش هەیە تار تۆفیق گۆتیتی لە باوکی بەڕێستان شیرین بەهارە لە تار تۆفیق لە باب مۆفێری بووە نە هەر ئەوە کاک عونی شاعر لۆی باس کردم چاپێکوتم لەگەرکرد گوتی کوڕم نە هەر شیرین بەهارە گوتی وتم ئەی کچ لە گەشتی شارستانی یادەشتی وا جوان و نازانم چیە تاخیری ئەوەش ئیبابتە لەحنەکە وا چرای کوڵمت وا چرای کوڵمەی پێنج خشتێکی کاک عونیە لەسەر شعرەکی پیاوەکی زووتر شاعرێکی کورد گوتی ئەوش هەری بابتە ینی ئەوانە هەمووی لە دانیشتەکان تار تۆفیقی گچکەتر بووە لە باب لە کۆڕەکەی وان بەشدار بوو لێیان فێر بووە چۆ لێزگە تۆماری گرتوۆ تۆماری کردو دەست خۆشمەوە مستەیمە بەردەوام دەبین دەچین دابێنیشی فەرموو. باسی باوکت بان کرد باشە وا بزانم لە تەمەنی هەرزەکاری دابووی کاتێک باوکت کۆچی دوای کرد خوا عەفوی ئیشاڵڵا بەداخەوە تەمەنی درێژی بۆ ئێوە ئیشاڵڵا دەمەوێت ئەو بپرسم قڕز نەبوو ئەو کاتە بۆ تۆ ئەرکی خوشکەکانت دایکت لەسەر تۆ بێ جا تو خۆت حسابی کە یانێ تو گەنجێک بی تازە پێ بگەی تاقانە بی براد نەبی ینی بێکەس بی داکە کو دوو خوشکت هەبی ئەو کارە ساتشت بەسەر بێ بابیشم فەقیرەی تقریبا عمری 56 ساڵ بووی زۆر کۆچی دوایی کرد زۆر نەبوو ئەویش لەبەر چی بوو بەڕاستی 7 جاران سزن کرابوو لەسەر کوردایەتی و لێی درابوو لە تەپلی سەریاندا بوو هەر بە هۆیانەشەوە بوو کە کۆچی کرد آخر 1963 زۆریان عەزیەتدا بوو هەر ئەو هۆیانەش بوو کەوای کردیانی بەڕاستی ئەوها زوو کۆچ بکاتن جا من کە مامەوە بەتەنیا ئەرچی داکم و دوو خوشکم کەوتەم لە من ژیانیان گوزەرانیان ڕاستە بابم خۆعافیکە خانووەکی جوانی هەبوو لە خانومان هەبوو لە گەڕەکی سەرباغ یەک دوو خانی مارە باپیریشم ما بۆ بە کرێماندا بۆ وەختی لە خۆ زانی کرێ و شتیوا هیچ نەبوو ینی مانجە بە 4 دینار بە 5 دینار بەکرێت چوو بوون ینی بەس هەر باش بوو ینی هاوکاریەک بوو لە بۆەوەی کە بتانین گرنگی بدەین ینی ژیانەکەی پێبەڕێکەین